ئەچینە لای تەوەریسێمان ئەمە وەکو کورسات و وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە گرنگێکی تایبەتمان داوە بە لایەنی پەروەردەیی و بە تایبەتی بە لایەنی پەروەردەیی منداڵ هەمیشە ئەڵێن دنیای منداڵ دنیایەکی جیاوازە دنیایەکی تەواو پاک و بێگەردە بەڵام ڕۆڵی دایکان و باوکانن لە دواییدا دایانگا و باخچە و قوتابخانەکان بۆ ئەوەی کە بتوانن منداڵێکی باش بۆ داهاتوو بۆ کۆمەڵگایەکی باش پەروەردە بکەن. هەمیشە ئەڵێن کتێب خوێندنەوە کاریگەریەکی زۆر باشی هەیە وا لە مرۆڤ ئەکات هەمیشە دنیاتی دەبێت دنیابین بێت ئاگای لە تەواوی جیهان هەبێت لە ڕێگەی کتێب خوێندنەوە بەڵام گرنگە دایکان و باوکان لە سەرەتادا ڕۆڵی گرنگیان هەبێت لەوەی کاهانی منداڵەکانیان بدەن کە دەست بکەن بە کتێب خوێندنەوە بۆیە هەبوونی کتێبخانەیەک کە زۆر گرنگە لە ماڵەوە بەڵام بەشێکی تایبەتی هەبێت بەو کتێبانەی کە تایبەت کراوە بۆ منداڵان و ئەمە زیاتر بۆ ئاکات کە هاندانێک بێت بۆ منداڵەکان ئێمە لەو تەورەماندا ئەمانەوێت باس لەوە بکەین بزانین دایکان و باوکان چۆن ئەتوانن ڕۆڵێکی کاریگەریان هەبێت لەوەی کا منداڵەکانیان هەر لە منداڵیەوە دەست بکەن بە خوێندنەوە بە میوانداری زۆر بەڕست خاتوواران ئەحمەد پسپۆڕی دەرووناسی و پەروەردەی خاتوواران سڵاو لێبێت و بەخێر بێت سڵاو لە ئێوە لە بینەرانی خۆشەویستی وادارم کە ڕۆژێکی پڕ لە ئارامی و دڵخۆشیان دەست پێ کرد زۆر سپاس بۆ ئامادەبوون با سەرەتا لەوە دەست پێ بکەم کاریگەریە ئەرێنیەکانی خوێندنەوە بۆ منداڵ چیە هەر لە سەرەتای منداڵی و لە تەمەنی زۆر بچووکدا زۆر باشە بابە لەوەی بڕۆین ناو بابەتەکە تۆزێ باس لەوەکەین کە ئاسان کتێب بۆچیە بێ بخوێنرێتەوە چۆن هاوڕێیەکە بۆ مرۆڤ کتێب ئەگەر بڵێن وەکو هاوڕێ یەکێک لە باشترین هاوڕێیەکان و یەکێک لە سەبورترین هاوڕێیەکان هاوڕێیەکی زۆر زانە هاوڕێیەکی زۆر بەئازموون کە ئەتوانێت هەر مرۆڤێ لە ژیانی خۆی دابینی بکات بۆ ئەوەی کە هیچ زەرێکی پێناگەێنێ جگە لەوەی کە زانیاری هۆشیاریاتێ جگە لەوەی کە چاوی ئەکاتەوە بەسەر دنیایەکی تر لە ڕوانگەیەکی تر بە بینینێکی تر یارمەتیە یا کەسایەتی خۆی بناسێ یارمەتیە کەسایەتی خۆی پەروەردە بکات یارمەتیە یا هەستەکانی خۆی بناسێ مدیریەتی هەستەکانی بکات ئەو هەڵس و کەوتانەی کە لە هەندێک حاڵەتی سەختە بەرەوڕووی مرۆڤەکان ئەبێتەوە بتوانێت بە باشترین ڕێگا بە منتیقیترین ڕێگا کە هەست بە کەمی لە ناوی دەخالەت بکات هەڵی بژێرێت و ڕێگەیەکی باش هەڵبژێرە خب مسلەمان ئەم شتانە ئەگەر وەکو دایک و باوک بێت زۆر کاریگەری هەیە لە پەروەردەی مناڵانیش چۆن دایک و باوکی کە کتێبە خوێندنەوە ئەتوانن بەرپرس بن لە بەکارهێنان و کاتوساتی خۆیان لە توولی ڕۆژدا ئەتوانن پلانێکیان هەبێ بۆ پەروەردەکردنی مناڵەکەیان وانە؟ و چۆن دایک و باوک خۆی فێر بە کتێب خوێندن بێەوە عادەتی کردبێ بە ئەم لاپەڕەیە کە پڕە لە زانست بە مسلەمان چۆن کە مناڵانیش عادەتی فێربوونیان لە لاسایکردنە زۆر لا ئێرادی وەکو دایکەکە یان وەکو باوکەکە حەز ئەکەن دەست بە لاپەڕەکە بهێنن یا لاپەڕێک بە دەستیانەوە بێ لاسایی گەورەکەنەوە و ئەمە بە مروری زەمان یەواش یەواش تەبدیلە بێ بە عادەتێک کە ئەتوانێت لە جوانترین عادەتەکان بێت. بەڵام ئەوەی کە خوێندنەوەی کتێب لە چه تەمەنێکەوە دەست پێ ئەکات و چه ڕۆڵێکی هەیە دایک و باوک لەم بینە ئەمە باسێکی جیاوازترە مسلەمان ئێمە ئەزانین کە مناڵ لە ناو خێزان یەکەم مامۆستا کە ئەیبینێت و پەروەردەیە کات دایک و باوکە وانە هەر کەسێک کە پەروەردەی مناڵەکەی گرتووەتە ئەستۆ ئێستا بۆ ئەو مناڵ ئازیزانەی کە شانسی هەبوون لە لای دایک و باوکیان نەبێ یان لە لای بەڕێزێکی تر بن و پەروەردە بن بەرپرسی یەکەمیان لە پەروەردەکردنیان هەمان کەسە ئەو مناڵانە بە شێوەیەک لەگەڵ ئەم کەسە گەورانە لە ناو ژیانی خۆیان تامولەکەن کە کەسانێکن هیچ گونە هەڵەیەک ناکەن و زۆر هوشیارن و هەوڵ ئەیان بە هەموو شێوەیەک لە تەمەنە دیاری کراوەکان هەڵسوکەوتی گەورەکانیان لاسایی بکەنەوە خۆی یەکێک لە بابەتە گرینگەکان کاتوانین ئاماژەی پێ بدەین لەسەر خوێندنی کتێب ئەمە یەکە هەندێک لە ڕوانگە زانستیەکان باوەڕیان وایە ئەگەر پێش مەکتەب کتێب بخوێنرێتەوە وەکو ئەوەیە کە مناڵەکە 1 ساڵ لە خوێندن پێش کەوت بێت ینی بە لەوێ بڕواتە مەکتەب و هەندێک لە سەرچاوە نوێەکان باوەڕیان وایە لەو کاتەیەکە مناڵ هێشتا لە سکی دایکێتی هێشتا جەنینێکە لە سکی دایکێتی لە دایک نەبووە و لە لەحازی مێشک و عەسەب جسمی خەریکە کامل ئەبێت بۆ نمونە لە هەفتەی 28ەوە کە مناڵ قادر بە بیستنە قادر بە حەستکردنە گوێ ئەبێ لەو شتێکە لە دەرەوەی سکی دایکی ڕوئەیات بۆیە ئەڵێن کە دایکان لە کاتێکە دووگیانن لە تەمەنێکی دیاری کراو گوێ لە موسیقی بگرن یان قسە بکەن لەگەڵ کۆرپەکەی ناوسکیانە و یەکێک لەو بابەتانە کە ئاماژیان پێیاوە خوێندنەوەی کتێبە بە زمانێکی زۆر ئارام
و بە وشەهایەکی زۆر ڕەسا ئێستا مناڵێن کە مناڵەکە تێگات بەڵام ئەگەر سرنجتان یابێت دایکێکە مناڵێکی لەسکا هەیە جەنینێکی لەسکا هەیە بەردەوام گوێ لە موسیقی گرت بێت ئەو مناڵە کە لە دایکە بێ و هەمان موسیقی بۆ لێ ئەیەنەوە ئارام ئەبێت نازام تا ئێستا شتیواتان هین کردووە بابەتشمانە سەری کردووە پس ئەوە کاریگەری ئەوەیە بۆیە زۆر گرینگە مناڵ ئەگەر بمانەبێت ڕووبهێنێت بە خوێندن و بە دوواداچوون بەسەر زانستەوە هەل و تەمەنی جەنینیەوە ئێمە توانین دەست پێ بکەین باشە خات وەران من لێرە ئەدبەرم ببوورە من دەخۆم دانیشتم لە ماڵەوە خەریکی مۆبایلێکم بە مناڵەکە مەڵێم ئەبێ دابنیشی کتێب خوێنینتەوە کتێب وا باشە ئەوە تا ئەمڕۆ بەرنامەیە ڕۆژی نوێ باسی کتێب خوێندنەوەی کرد کە بۆ تۆ چەند گرنگە بەڵام خۆشم خەریکی مۆبایلەکەم ئەم مناڵە فێریەوە بێت کە من کە کتێب خوێنێتەوە ئەم قسانە لە من وەرەگرێت یەکشت هەیە ئەوەی کە ئێستا سەردەمەکەمان سەردەمی تەکنۆلۆژیای و مۆبایل و میدیا و سۆشیال میدیایە و لەم سەردەما مناڵ لە ئەبێ هیچ کاتێ تێناگات یعنی حکمکردن و ئەمرکردن لە پەروەردەی نوێ مناڵان جواب نایەتەوە جگە لەوەی کە ئەبێت بە باعثی ئەوەی کە مناڵەکە بەرامبەر بە تۆ یان دژ بە تۆ بۆستێت و ئەگەر بە قسەت بکە لەبەر ترسێکە تۆ لە ناو دڵی مناڵەکە دروستیەکەی و ترسابێ بە هۆکاریەوەی کە متمانە بەخۆبوونی هەم لە دەرونی کەسایەتی خۆی و هەم لە کۆمەلگە زۆر کەمە بێتەوە هەروەکە ئاماژەم پێیە گەورەترین مامۆستا بۆ مناڵان هەمان دایک و باوکن خب منێکە ڕۆژانە چەندین سەعات مۆبایل بەدەستمەوەیە ینی هەر ئێستاگەر بینەرە ئەزیزەکانمان سکرین تایمی مۆبایلەکەیان سیرکەن ئەزانن کە بۆ نمونە چەند ساعت لە ناو فیسبوک بوون چەند ساعت لە ئینستاگرام بوون چەندە یوتیوبیان سیر کردووە هەر خۆیان تاقیکەنەوە بزانن چەند دقە هەر لە ڕێگەی ئەو ئامێرە ئەلکترۆنیکیەوە کە بەداخەوە ئێمە چۆن کە مدیریەتی کات و ساتی خۆمان بۆ بەکارهێنانی ئەم ئامێرانە نازانین و هێشتا کەلتوری باش و هێشتا سەوادی بەکارهێنانی ئەم ئامێرانە بە باشیەتی نازانین هەر خۆیان تاقیکەنەوە بزانن چەند دەخل لەم ئامێرە دانیشتوون شتێکی زانستیان لەسەر پەروەردەی مناڵەکەیان خوێندووەتەوە زۆر کەم پێشیت یعنی هەر ئاوای لێ بکە و نەرزانێ بۆ چیە گەڕێ و دوای چەند کاتژمێرێکی نەیزانێت چی دقیقاً هەروایە جگە لەوەی کە کات و ساتەکەم لە دەست ئەچێ بەداخەوە ئەوە ئێستا ناتوانین بڵێن کە بۆ ئێمە هەروایە سەردەمەکەمان سەردەمی تەکنۆلۆژیا و چۆن پێشتر ئەم جیاوازیە زۆرە لەبەر ئەوە هەستەکرێ پێشتر کاتی باوک و باپیرانی ئێمە ئەم پێشکەوتنە تامڕادەیە نەبووە ساهر زۆر کەم بووە وانە هەبووە ڕادیۆیەک بووە یان تەلەڤیزیۆنێک زیاتر نەبووە ئەو کاتە زیاتر گۆڤار هەبووە ڕۆژنامە هەبووە خەبەرەکانیان ئەخوێندەوە لە گۆڤارەکان چیرۆکەکان ئەفسانە کوردیەکان بابەتە کەلتوریەکان بابەتە پەروەردەیەکان گەورەکان ئەیان خوێندەوە و من ئەمبیست کە باوکم باسیە کرد گەورەی ناو خێزانەکەش ئاهات بۆ مناڵەکان باسیە کردەوە ینی بە جۆرەی ئەمەلیە بووەوە بەڵام ئێستا چۆن بەدەستهێنانی ئەم ئەخبارانە ئەم زانستانە هەر لە ڕێگەی ئەم ئامێرە ئەلکترۆنیکیشەوە ئیمکانی هەیە بەڵام ئێمە بلایانە خراپەکەی خەریکین بەکاریەهێنین زۆر دواکەوینەوە لە پەروەردە منێکە بەردەوام مۆبایل بەدەستمەوەیە بە مناڵەکەم بڵێم کتێب زۆر باشە کتێب خوێنەرەوە فێرت ئەکات و نەزانم چۆن ئەبێ بیکەم بە هاوڕێی کتێب مسلمەن بە قسەم ناکە وەکو باوکێکی ئازیز کە جگەرە ئەخوات کوڕە هەرزەکارەکەشی جگەرە ئەخوات باشە زمانی هەرزەکار و دایک و باوک زۆر لە یەک جیاوازن هەردووکیان لەسەر منتقنها هەرزەکار هەم لەبەر ئەوەی کە گەشەکردنێکی دەرونی منتقی جسمی جنسی زۆر شتی جیاواز لە دەرونی لە جسمی خەریکە ڕوئەیات و یەکێک لە نیشانە سەرەکیەکانی ئەوەیە کە هەڵسوکۆتی زۆرە گۆڕێت بەڵام ئەم هەڵسوکۆتە بۆ باوک و دایک قبول ناکرێت وایە دایک و باوکەکەش لەسەر حەقە ئەم بە جۆرێک لەسەر حەق ساکە ئەو بە جۆرێک یەکێک لەو نمونانە جگەرەیە ئێستا هەرزەکاری ئێمە لە دەرەوە بۆەوەی خۆی بسەلمێنێت بڵێ من گەورە بوون بە پیاویان هاوڕەیەکی تری هەیە لەبەرەوەی کە لە ناو هاوڕێیەکانی باوڕ پێکراو بێ هەوڵەیە ئەو شتێکە هاوڕێیەکانی کردویانە دووبارەی کاتەوە باوکیشی لە ماڵەوە هەر لە مناڵی جگەرەی خواردووە باوکی پێڵی کوڕم جگەرە مەخۆ خۆ مسلمەنەوەیکی باوکی نمونەیەکە لە بەڵێ هەروایە ئەڵێ ئەی باوکە گیان ئەگەر خراپە خۆت بۆشی ئەی خۆی ئێستا منێک کە مۆبایل بەدەستمەوەیە بە مناڵەکەم بڵێم مۆبایلەکە یان ئایپەدەکە و لابا
بۆ چاوت خراپە ئەڵێ ئێدە باشەدایە تۆش بەردەوام بەدەستەوە خەریکی سەیریەکەی وانە بەس ئەگەر کتێبێکم بەدەستەوە بێت ئێستا ئەم هاوڕێتی کتێب و مرۆڤ زۆر دەمێکە یعنی کاڵ بووەتەوە بە تایبەت لەناو خۆمان بەڵام ئەگەر ئێمە هەر بڵێن کە کتێب باشە ئامێرە ئەلکترۆنیکان خراپە خۆب ئەمەش غەڵەتە زۆربەی سەرچاوە زانستیەکان کە زۆر ئاپدەیت ئەکرێتەوە زۆر بەردەستە بەڕاحەتی بەدەستێت بەبێ ئەوەی کە حەزینە بکێ بەدەستێت بەبێەوەی کە لە ماڵەکە و بڕۆیتە دەرەوە بەدەستی هەل لە ڕێگا و ئامێرە ئەلکترۆنیکیەوە ئەکرێت کەواتابی ئەمەش پشتگوێ نەخەین بە دڵنیاییەوە هەموو شتێک لایانی چاک و خراپی هەیە بەرپرس منم کە هەڵبژێرم ئایا لایەنە چاکە کە زاڵ بێ بەسەر ژیانم یان لایەنە خراپ زۆر باشە کەواتەکە ماڵێن کتێب خوێندنەوە گرنگێکی خۆی هەیە بۆ منداڵان هەڵبژاردننی ئەو جۆرە کتێبانە چەند گرنگی هەیە بۆ منداڵان کە من وا لە مناڵەکەم بکەم کە چ جۆرە کتێبێک ئەخوێنێتەوە لەوانەیە من دایک و بۆ کێک بووم لەوەی کە حەزم لە بابەتێکی سیاسی بێت یاخود هەر بابەتێک کە خۆم حەزم لێتی وا لە منداڵەکەم کەم بڵم ئەبێتە شەو بابەتە بخوێنیتەوە ئەمە دووبارە دوورخستنەوە نیە لە کتێب خوێندنەوە لەوەی کە توهانی بیت کە کتێب بخوێنێتەوە زۆر ڕاستە چکەم بەر لەوەی کە هەڵی بژێرین بیر لەوە بکەنەوە کە تەمەنی مناڵەکەم چاناکە ئەمە بێ فێری کتێب خوێندنەوەی بکەم وەکەوەی کە پێشتر ئاماژەم پێەیە هەل لەسکی دایکیەوە گوێگرتن لە هەندێک بشە زۆر کاریگەری هەیە مناڵ کە ئەبێت بە 6 مانگ تا 2 ساڵ کە گەشەکردنی جەستەیی و گەشەکردنی بەرکەوتنیان زۆرە ئەبێتەوە هەندێک کتێبی دیاریکراو هەیە بۆیان نازام لێرە هەبێت یابینی بێتان کتێبی قوماشی پێ ئەڵێن لاپەڕەکانی لە قوماش دروستکراوە وێنەکان سەری لە قوماش دروستکراوە حتا موزیکاڵیشە هەندێک دەنگی هەیە لەبەرەوەی کە هەستی بیستنی مناڵان زۆر گەشاکات دەنگەکان جیاکاتەوە فێربوون خەریکە ڕوئەیە ئەم کتێبانە زۆر باشە ڕەنگی جیاوازی هەیە قدرەتی بینایی بینینی مناڵان زیاکاتەوە کەواتە بوونی وێنەی ڕەنگە و ڕنگ و وەشێوە و دیزایانی جیاواز لە کتێبەکەیە گرنگی هەیە گرنگی هەیە بە نسبەتی تەمەنەکە یعنی هەندێک ئەو تەمەنە دیاری کراوە کە چی لە مناڵەکەم خەریکە گەشاکە و چی لە مناڵەکەم ئەبێ بە قووەت بێت وەکو ئەو تەمەنە 2 ساڵیە کە ئەو کتێبە ملەوەنانە یام کتێبە موزیکاڵانە زۆر باشە تەمەن کەگاتە 4 بۆ 6 ساڵ چونکە مناڵان ئیتر خەریکن ڕستە ئەڵێن ئەتوانن هەستی خۆیان بدرکێنن قسە بکەن داواکاریەکانیان دژایەتیەکانیان ئەو شتێکە بەدڵیانە یا بەدڵیانە لە وشە بەکاری بهێنن کتێب هایی کە 2 جملە 2 ڕستەی تایە یان وێنەی هەیە بە هەمان شێوە کە سرنجڕاکێشی هەبێ بۆ مناڵ بەڵام ڕستەهایەکی کورتی تایە تا ئەگاتە پێش مەکتەب پێیتر ئەبێ خەزێنەی وشەکان لە مناڵەکان تا ڕادەیەکی زۆر زیابوو بێ دوای ئەمە من یەم بیر لەوە ئەکەمەوە کە ئەسەم بزانم مناڵەکەم حەز و خولیای بۆ چی هەیە حەزی لە چه بابەتێکە ئایا حەزی لە چیرۆکی فەزاییە حەزی لە چیرۆکی ئاژەڵانە لە ناو جەنگەڵ حەزی لە چیرۆکی خێزانیە یعنی بەر ئەساسی حەز و خولیای مناڵەکەم من هەوڵ ئەیەم کتێبی لە بەردەستانم ئەگەر ئەزانن باس هەمێلی لەسەر ئەوە نییە ئەبێت لە خۆمەوە دەست پێ بکەم خۆمێکم مۆبایلم بەدەستەوە بێ ناتوانم بەوە بڵێم کتێب خوێنە پس یەکەم چارەسەر خۆمم کە پلانێک بۆ خۆم دانم ئەگەر ئەمە بێت مناڵەکەم فێری خوێندن بێ حتا لە ڕێگای ئایپەدەکەیەوە هەندێک چیرۆک هەیە کە ئەنیمەیشنیە دەنگی هەیە ڕەنگی هەیە و زۆر سنجڕاکێشترە بۆ مناڵ ئەتوانێت فێریشی ببێت بەڵام ئەبێ کاتەکەی زۆر دیاری کراوە بێت چون ئەو ئامێرە ئەلکترۆنیکیانە لە ڕێگای تیشکەوە هەم زەرەریان هەیە بۆ باری تەندروستی مناڵەکە و هەم بۆ باری دەرونی و ئەمەشمان بیر نەچێت زیاد سیرکردنی ئەم ئامێرە ئەلکترۆنیکیانە ئەبێ بە هۆکاری ئەوەی کە ئێمە تەرکیزمان زۆر کەمە بێتەوە بیرتان کردێتەوە کە ئێستا مثلەن شتێک بەدەستمەوەیە لە شوێنێک دانم لە پڕ لە دقیقاً هەروایە یعنی ئەوەی کە مێشکمان تەرکیزی نەماوە ئەوەش لەبەر ئەم جەنجاڵیانەیە جگە لە ژیانی خۆمان لە ڕێگەی ئەم ئامێرەشەوە ئەم خەبەر بە دوای ئەو خەبەر چیرۆک بە دوای چیرۆک نازانم اتفاقی نییە بۆ تۆ دقیقاً هەروایە هیچ ئستفادێکی لێ ناکەم جگە لەوەی کە ئەسترس مەیاتێ جگە لەوەی کە تەرکیزی مێشکم لە دەست ئەیەم بۆ نمونە ئێستا من دایکێکم شتێکە بینم لە ناو مۆبایلەکەکەم زۆر هەستێکی ناخۆش مەیاتێ لەو لەحسە بێتاقەتە بم پێ مناڵەکەم یە بێتاقەتە داوای شتێکم لێ ئەکات من بە تووڕێی جوابیامەوە یعنی تەسەوریکە بەم ئاسانیە بەم سادەیە
ئێمە ئەتوانین کاریگەری ئەم ئامێرانە کە بە شێوەیەکی غەڵەت بەکارەهێنین لەسەر تربیەتی مناڵەکەمان بیبینین. بەڵام هەروەها کە ئەرزم کردم تەمەنی مناڵەکەمان لەگەڵ حەز و خولیای مناڵەکەمان زۆر گرینگە بۆ ئەوەی کە بتوانم هانی بەم پاڵی پیۆنم بۆ کتێب خوێندنەوە. ڕێگە و چارەسەرەکانی باسکەن یاگە پرسیارەکان یەک پرسیارم ماوە بۆ نەبووتە کەلتور لای دایک و باوکان ئەوەندەی کە دیارەک بۆ یاریەک بێت مۆبایلێک بێت ئایپادێک بێت بۆ مناڵەکانە کڕن کتێبێ بۆ مناڵەکان کڕن دەستی مناڵەکەی بگرێ باتە کتێبخانەیەکەوە بە دڵی خۆی کتێبێک هەڵبگرێ ئەمەش کاریگەری نابێ. ئەمە یەکێک لە باشترین چارەسەرەکانە بۆ ئەوەی کە مناڵ هۆگر بە کتێب بکەی. یعنی زۆر ئاماژەی پێیان ئەگەر ئەتانە بێ مناڵەکەتان لەگەڵ کتێب ببێ بە هاوڕێ بەجێگەی ئەوەی کە بە دیارەکی مادی زۆر قورس بتانەوێت دڵی مناڵەکە بەدەست بهێنن هەوڵ بن دەستی مناڵەکە بگرن بیبن بۆ کتێبخانە شوێنێکی جیاوازتر چەندین هەڵبژاردە لە بەردەستیدانن بە جۆری سرنج ڕاکێشی بۆ دروستکەن کە خۆی حەز لە خوێندنی کتێبەکە بکات. بەڵام ئەمە بە سادەیی ڕوونایەت ها با ئەگەر بمانەوێت لە بنەڕەتەوە سێری بکەین. بۆ نمونە چاولێکەری یەکێکە لە گرنگترین بابەتەکان لە ناو خێزان کابێ بە هۆکاری ئەوەی کە من وەکو دیاری کتێب نەیەم بە مناڵەکەم لەبەر ئەوەی کە مناڵی خوشکەکەم مناڵی پورزاکەم یان هەر کەسێکی ترکە من خۆم ئافرەتم ڕێزم هەیە بۆ ئافرەتە ئازیزەکان بەس ئەمە تۆزە لە ناو ئافرەتەکان زیاترە وانە خانم ئەمە تۆزێک دیارترە لە ناو ئافرەتەکان بەڵام بەداخەوە ئەوەش ئەگاتە سەرەوەی کە ئێمە ئاستی ڕۆشنبیریمان بە ئام ناڵێن بە شێوێکی ئێستا هەیە لە ناومان کەسانێکی زۆر ڕۆشنبیرن و هێشتا کتێب بە باشترین دیاری بۆ مناڵی خۆیان نەزانن بە خۆیان هێشتا یەک لە باشترین خوێنەرەکان دوای ینی گەورەکان ئەمە بکەن کتێب بە دیاری بن بە یەکتری ئەوە ئەبێتەوە بە کەلتورێک و ڕنگدانەوێ بە لەسەر بە دڵنیایی و ئێمە خۆمان کەلتورێکی زۆر جوانمان هەیە. ئێمە هەل لە باوباپیرانمان خوێندنەوەمان هەبووە چیرۆک هەبووە لە مەجمعی لە چی پێڵەن لە کۆبوونەوەی خێزانی دانیشتون چیرۆکیان وتوێتەوە ئەفسانەی کوردیان وتوێتەوە پەندی کوردەواری کە لە ناو کتێب هەبووە بەردەوام لە نەسلەکانەوە بۆیان ماوەتەوە بۆ بچووکەکانیان باس کردووە. بەس چۆن ئێمە ئێستا مدیریەتی بەکارهێنانی تێکنۆلۆژیامان نییە بەداخەوە و ئەو شتەش کە زیاتر کاریگەری هەیە لەسەر ئێمە لە ناو تێکنۆلۆژیە لایەنە خراپەکەیەتی تر زۆر کەم ئەڕۆین بە دوای ئەوەی کە بزانین کام داهێنەری لەکوێ دنیا کراوە وانە زۆر کەم ئەڕۆین بە دوایە کە بزانین کێ توانیوەتی بە باشترین شێوە ڕەوشێکی نوێی پەروەردەیی دابین بکات یا تەمەنی مناڵەکەی من کە ئێستا 8 ساڵیەتی لەباری دەرونی و جەستەیی چه پەیداویستیەکی هەیە تەمەنی هەرزەکاری بۆچی وایە کێشە و گرفتەکان بۆچی وایە زیاتر ئەڕۆین بە دوای ئەو شتانەی کە ئەیبینین یعنی زاهری قەزیەکە ئابینین ئێمە خانووی یەکێکی تر سیارە یەکێکی تر باسی فلانە مۆدلەکەن و هەتا ئێستا مۆدل بوو بە یەکێک لە کێشە سەرەکیەکان بۆ ناو مناڵەکانمان زۆربەی کچەکانی ئێمە ئێستا ڕەفتاری مۆدل لاسایەکەن و ئەڵێن یانەوەی گەورە بین کە ببم بە مۆدل ئەمە بکەم ئەوە بکەم ئەی بۆچی ئێمە جۆرێک ڕەفتار نەکەین کە مناڵەکەم بڵێ ئەمەوەی کە گەورە بووم لەسەر فلانە بابەت بنووسم باشە خاتووەران کاتێکی کەممان ماوە باسی چارەسەرەکەمان باشە باسی چارەسەرەکەمان بۆ بکەیت و باسی ئەومان بۆ بکەیت ئەگەر مناڵێک تەمەنێکی تێپەڕان بێت تا ئێستا کتێبێکی نەگرت بێ بەدەستیەوە بەڵام دایک و باوکێک لە ئێستاوە بەبینینی ئەم پرۆگرامە حەسکەن مناڵەکەیان بۆ لەمە دووە کاتێکی بۆ دابنرێت کتێب خوێنێتەوە چی بکەن باشە باش یەکەم شت لە خۆیانەوە دەست پێەکەن دووەم شت مناڵان ئەبەن بۆ کتێبخانە عمومیەکان ئەتوانن لەسەر کتێب قسەیان بۆ بکەن لەسەر ئەو بابەتانەی کە حەز و خولیای خۆیانە لەسەر تەمەنی دیاریکراوی مناڵەکان کتێبێکە کڕن کە مناڵ حەزی لێبێ دوایوە ڕۆژێکی دیاریکراو لە ماڵەوە بۆ خۆیان دابینەکەن بۆ نمونە من بە مناڵەکەم ئەڵێ من ئەمڕۆ ئەتوانێ و دایک و باوکە کتێبێکیش بخۆنێ کار لە تەمەنی مناڵەکەی بێت کە دواتر ئەیوێ قسەی لەسەر بکە مناڵەکە لە بابەتەکە تێبگات بۆ نمونەڵێ من ئەمڕۆ کتێبێکە خوێنم 4 ڕۆژتر هەمومان بەیەکەوە یەن لەسەر ئەو کتێبانەی کە هەڵمان بژاردووە قسە ئەکەین تێگەن یعنی مناڵەکە یە چیرۆکێکە خوێندویەتی باسیەکە ئەو کەسایەتیانە لە ناو چیرۆک ئەبن بە یەکێک لە کەسە سەرەکیەکان لە دەرونی مناڵەکەمان چ کەسێکی باش بێت چ کەسێکی خراپ بێ ئەو دەرسی لێ ئەگرێت و کاریگەریەکەشی ماندێگارە بێت سابتە بێت ناگۆڕێت دوایەوەی کە قسەی لەسەر بابەتەکەمان کرد ئەتوانین بۆ ئەوەی کە مناڵ بێتاقەت نەبێت بڵێن وەرە با کەسایەتیەکان وێنە بکەین یعنی وێنەی ئەو کەسایەتیانە بکەین یان پرسیاری لێ بکەین بەڕێی تۆ ئەو شتێکە کرا لە ناو کتێبەکە باش بوو یان خراپ بوو
یان ئەگەر تۆ بووای ناوی ئەم کتێبە و چیدا ئەنا یان چی سرنجی تۆی ڕاکێشا یعنی بە هەموو جۆرێک هەوڵەیەن بڕۆمە و تەمەنی مناڵەکەی خۆم کە بزانم حەزی لە چیەتی و هەنگاو بە هەنگاو لەگەڵی بڕۆمە پێشەوە ئەمە سەبرێکی زۆری ئەبێت و ئیشی ڕۆژێک و دوو ڕۆژ نییە جگە لەوەی کە من ئەبێت چەند لەسەر خۆم ئیشکەم کە بتوانم خۆم ڕابهێنمەوە بە کتێب خوێندن ئەمەمان بیر نەچێت کە بەڕاستی کاریگەریەکی ئیجگار زۆری هەیە ئامێرە ئەلکترۆنیەکانی لایانی باشی هەیە ئەتوانین هەر خوێندن لەم ئامێرانەوە لە ناو مناڵەکانمان فێر بکەین کە ئەوەن سیبینەوە بە زانستە لاپەڕەییەکان هەرچەند بە پێ سەرچاوێکی زانستی ئاماژەی پێیا بوو کە بەرکەوتن و لەمسکردنی لاپەڕەی کتێب تەئسیرێکی چی پێڵم ماندێگاریان ئیسباتێکی زیاتری بۆ فێربوون هەیە نازام لە بەڵێ کاریگەری هەیە لەسەر فێربوونی زیاتری مناڵەکە کارگەریەکی زیاتری هەیە چونکە تقریبا مناڵ ئەباتەوە ناو ئەو دنیا واقعیە کە ئەتوانێت لە مشکی خۆی دروستی کات و ئەو کەسایەتیانە لە مشکی خۆی وەکو ئەکتەرێک یاریان لەگەڵا بکە کە چۆن بواە باشتر بوو ناوی چۆن بواە باشتر بوو و جگە لەوە ئێمە ئەتوانین لە ڕێگەی هاوڕێی مناڵەکەشمانەوە دەست پێ بکەین من کتێبێکی دیاریان بە هاوڕێیەکەی کە بتوانن بەیەکەوە هەمان پرۆسە لە ماڵەوە ئەنجامی بن و مناقەشەیەک دروست بێ لە دقیقاً هەروایە جگە لەوەی کە چۆنیەتی قسەکردنیان مەهارەتی خود کۆنتترۆڵیان دەربڕینی هەستەکانیان متمانە بەخۆبوونیان هەموو ئەمانە ئەسەرێکی مثبەتە پوانێکی مثبەتە کە ئەتوانێت لە کەسایەتی مناڵەکە بوونی هەبێ جگە لە دایک و باوکیش مامۆسە ببورن من بەپەر لە قساکەمە بافریاکەین لە دایانگاکانەوە تاوەکو باخچەکانیش لە دواییدا زۆر ڕاستە چیرۆک بتنەوە لە داینگەکانی شەبێ هەربوونی هەبێ لە باخچەکانیش هەروایە ئەو تەمسیلەی کە ئەکرێ ئەتوانن لەسەر ئەو کتێبانە کە ئەی خوێندنەوە ینی مناڵەکان ببن بە ئەکسەری ئەو تەمسیلانە و ڕۆڵ ببینین ئەمە ئەبێ بە هۆکاریەوەی کە حتا ئەو کتێبە لە مشکی مناڵ بمێنێتەوە زیاتر هانی بدات سرنجی ڕابکێشێ بۆ ئەوەی کە ئەم کتێبە نەتەوا بوو کتێبێکی داهاتوو ئەم کتێبانە کتێبێکی داهاتوو بەڵام نە بە جۆرێکە مناڵەکەمان بێزار ببێت ینی لە پەنای ئەم شتانە ئێوە بێ شتێکی کەش بکەن کە مناڵەکە چێژی لێ بینێ بۆ نمونە ئەگەر ئەم کتێبە تەواو کرد فلانە ڕۆژ ئەڕۆین بۆ پارک ئەتوانێت ئەو دیاریەک لە بەرامبەر کتێب خوێندنەوە ئەو دیاری بەس هەڵ بین هەموو کاتێک دیاری نەکەین دیاری مادی چۆن ئەبێ بە باج وەرگرتن مناڵ والی ئەکات کە من شتێکەکەم لە بەرەوەی کە تو ئەوەم بۆ بکڕی نەبوو ئەوەی کە خۆم حەزم لێتی و ئەمە دوای ماوەیەک هیلایکێک بۆ مناڵەکە دروست دەکات و حەز و خولیاکەی لەسەر مناڵەکە فێریەوە هیوادارین کە دایکان و باوکان ڕۆڵێکی کاریگەریان هەبێت لەوەی کە منداڵەکانیشیان وا لێ بکەن و کتێب خوێندنەوە هەر لە منداڵی و ببێ بە کلتوری کردن زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر خۆشحاڵ بووین